قانون النفط والغاز لحكومة إقليم كردستان رقم 22. بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبارەی نادەستوریبوونی پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان بە شێوەی سربەخۆ کاردانەوە و لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت. چاودێران دەڵێن پرسیاری سەرەکی ئەوەیە کە نەوت تا چەند بۆ هاوڵاتیان بۆتە هۆی خۆشگوزەرانی. نەبوونی کاردانەوەی نەرێنی هاوڵاتیان نیشاندەری ئەوەیە نەوت خۆشگوزەرانی بۆ دانیشتوانی هەرێم نەهێناوە، بەڵکو بە پێچەوانەوە ئەوەی کە بە ئابووری سربەخۆ ناو دەبرێت سەدان قەیرانی دروستکراوی ئابووری و سیاسی بەدواوە بووە. ئەم یاسایە بۆ هیچ خۆشیێک و هیچ ڕەفاهیەتێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەهێناوە تا خەڵک ئێستا وەکو هەستێکی نەتەوەیی وەکو هەستی هاوڵاتی بوونێک دژی ئەم مەسەلە بوەسێتەوە. بۆیە لە ناو شەقامی کوردیدا لە ناو خەڵکدا ئەم بڕیارە ئەوەندەی وەکو ئینتقامێک دەبینی کە شتێک لە سەڵاتی خەڵکەکەدا نییە بە ئینتقامێک دەبین و دۆرێک لە پێخۆشبوون هەیە. هەموو ئەوانەی کە وەڵامی ئەم مەسەلەیان نووسیوە حسابیان بۆ مەسەلە یاسایی و دەستوریەکان نەکردووە. بڕیارەکانی دادگای فیدراڵی قاتعن هیچ تعنیان لێ نادرێ دوا بڕیارن، یعنی ئەو چکە لەسەر مەسەلەی ڕاوەکردنی دەستور دێ قەرارێک دەردەکات. بۆیە ئەمە لە دەسەڵاتی هەرێمی کوردستاندا نییە بڵێ ئێمە پامەند نابین ملزم نابین شەڕ دەکەین کاردانەوەمان دەبێ و چ دەبێت. یعنی ئەمە لە ڕۆ قانونیەکەی و لە ڕۆ دەستوریەکەەوە ئەمە ناکرێتەوە پێکاتەیەک بیان هەرێمێک بی لە ناو دەوڵەتێکی فیدرالیدا. مامۆستایەکی زانکۆش پێی وایە بۆ دەرکەوتنی لێکەوتەکانی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەبێت چاوەڕێ بکرێت ئاخۆ دەچێتە چوارچێوە یاسای بودجەی گشتی یاخود دۆسیەی تری دارایی تایبەت بنەوت دەکرێتەوە. لە ڕووی لێکەوتەکانی ئەم بڕیارەوە دەکەوێتە سەر ئاسی جێبەجێکردنی ئەم بڕیارە و چەند گونجاو بۆ جێبەجێکردن لەوەی کە جۆرێک لە هەماهەنگی لە نێوان حکوومەتی فیدرالی و دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستان دەڕۆدا، چونکە بابەتەکان لە کۆی چوار خاڵی بڕیارەکە سییانیان ئاراسی هەرێمی کوردستان کراوە. یعنی کەواتە لایەنی جێبەجێکاری ئەم بڕیارە دەکەوێتە سەر وەڵامدانەوەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە بڕیارەکە. ئایا ئەمە دەچێتە چوارچێوەی یاسایەکی فیدرالی دوایی داخلی یاسای موازنە دەکرێت یاخود پێش بەدەر لە یاسای بودجەی ساڵانە کە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالیە هەیە بەدەر لەوە دۆسیەیەکی تری دارایی تایبەت بواری نەوت دەکرێتەوە. چاودێران پێیان وایە بڕیارەکەی دادگای فیدرالی کە یەکلاکەرەوەیە لەلایەن زۆرینەی هێزە عراقیەکانەوە پاڵپشتی دەکرێت. ئەگەر بەغداد جددی بێت لە جێبەجێکردنیدا لێکەوتەی ئابووری و سیاسی گەورەی لەسەر هەرێم دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.